ئەو حوت سیمینارە کە چواریان بڵاو کراوەتەوە لە گۆڤارە زانستی نێودەوڵەتیەکانە و دانیەکیان کراوەتە کتێب بۆ چاپ کراوە لە ئەڵمانیا و خراوەتە بەردەستی بەکارهێنەرانیان و ئەوانەی تریشی لە بواری لێکۆڵیۆنیان و توێژینەوەی زانستی لەسەر کراوە و ئەنجامی دراوە بە فعلی و بە واقعی استیفادەمان لێ کردوون. و ئەمڕۆ لە ڕاستیە حکومەت کە بەرەو ئەلکترۆنی بوون دەچێت پێویستی بە تۆڕە بێت و کۆمونیکیشنە و ئیتیسالاتە لە بینیانە گەیاندنە لە بینی هەموو فەرمانگاکان و کۆمپانیاکان و هەموو شوێنەکانە و ناحیە ئەکادمیەکان و ئەوەی بازاڕیش. ئێمە هەوڵمان داوە کە پرۆژەکانمان بە فعلی و بە عەمەلی جێبەجێ بکەین و بخێنە بواری جێبەجێکردنەوە وەکو سامپڵێک بەکاری بێنینەوە تێست بکرێت بۆی لە داهاتوو ئەگەشەی پێ بکرێت و تەعمیم ببێت و بڵاو بکرێتەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەموو یاگەشەیەکی گشتن. ئەمە واکات کە ئەگەر یاسایەکیش لە پشتیەوە نەبێت کە بڵێن ڕایگرێ یا هۆشیاریەکان نەبێت ئەمە واکات کە ئەو دیاردەیە لێرە زیاتر بڵاو بێت. لایەنی ترەوەیە کە ئێمە لەوانەیە ویندۆزەکانمان ئەسڵی نەبێت جێنەوێن نەبێت هەروەها ئەو ئەنتیڤایرۆسانەی هەمانە لەوانەیە بە خۆڕایی وەریگرین. لەو بارانە ئێمە وشیارێکی یاساییمان نییە یاسا جێبەجێ ناکرێت ئەجینا یاساکان هەیە و هەروەها ئێمە وشیاری ئایتیمان لاوازە.